سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئاواتم لا پرۆگرامێکی تری کاندید و خەڵک لەگەڵتانم پرۆگرامی ئەمڕۆی کاندید و خەڵک لەگەڵ کاندیدی ژمارە هەفتەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان مامۆستا چەتۆ دەبێت لەگەڵ مامۆستا چەتۆ سەردانی یەکێک لە نێو بازاڕەکانی شاری کەرکووک دەکەین و لەگەڵ هاوڵاتیانی شاری کەرکووک و تەواوی ئەو کەسانی لە نێو بازاڕەکان گفتوگۆ دەکەین بینەر بنێوەش. مامۆستاگیان سڵاوت لێبێ سڵاو لە جەنابێت چۆنی تەندروستی چۆنە زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبول کرد. بەڕاستان کاندیدی ژمارە هەفتەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەمڕۆ بەیەکەوە پرۆگرامێکەکەین لەگەڵ هاوڵاتیانی شاری کەرکووک و دەنگدەران گفتوگۆ دەکەین. ئامادەی؟ بەڵێ ئینشاڵڵا باشە با بڕێین. سپاس بۆ جەناب. دەست خۆش. مامۆستا زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبول کرد. سپاس بۆ جەنابێت سپاس دەکەم تۆ ئیلاگەبی لەگەڵ ئێمەیە. دەستە خۆش بێ زۆر سپاس مامۆستاگیان. یەکەم پرسیارم وەکو ئەوەی کە لەگەڵ زۆربەی کاندیدەکان پرۆگراممان کردووە باس لەواکەم کە نێوانی لەگەڵ شۆفێریا چۆنە حەزەکا بەردەوام خۆی شۆفێر بێتیان ئاوا ئێستا چۆن لە سەکنەدانیشتین. ئافرین بۆ پرسیارە خۆم حەز دەکەم خۆم شۆفێر بم. حەزەکەی خۆت شۆفێری بۆ؟ ئۆتۆمبیلم هەیە کوڕەکانم سایەقن کە چینە دەرەوەی لە دەرەوە نازام هەستەکەم هەست بە ئەمانێکی زیاترەکەم پێشە بۆ ئەوان یانی با بڵێن هەست بەوە کەمەڵێم ئیلتزامم زۆرە بە ڕێنمایەکانی هاتوچۆ پابەندیم زۆر زۆرە ینی خۆم هەست بەوەکەم اینجا لەگەڵەوەشە هیلاک نابم لە سیاقەت لە شۆفێریە ڕێگەی دوورم بڕیوە 4-5 سەعات و 4-5 سەعات گەڕاومەتەوە توانێت تۆ خەوت نایە بێزار نەبووی ناوەڵی ماندوونی معتیادی ئێستا مرتاحی لەگەڵ من کێشت نیە ناترسی؟ نا ماشەڵڵا سایقی چاچیت زۆر سپاس دەکەم. هێواشی خۆت لە ڕێگایان سەری ئاڕۆی؟ وەڵڵاهی سەریع نیم خێرا ناڕۆم ئەتیادی ڕۆم بەڵێ چونکە هەموو جار با بڵێن لەگەڵ مناڵەکانم سەرەکەم لەگەڵ هەر کەسێک کە سەرەکەم ئەڵێم حساب کە ڕێگا تۆ نیت تۆ زانایی کەیفی خۆتە 10 ساڵە شۆفێری ئەەکەی چەند با بڵێن بەقوەتی لە شۆفێریە حساب کە ئەو جادەیە لە ناکاو کەسێک مناڵێک ئاژەڵێک دێتە سەر ڕێگاکە ینی بێجگە لە ژیانی خۆش ژیانی خەڵکی کەش لەسەر تۆ بەندە لە بەرامبەرەکەیە هەر خۆت نیت ئەوەیان جادەکە دەت بە تەنها بۆ تۆ نیە بڵێ ئەڵە من زۆر مسەیترم لە شۆفێری و ئەزانم و جۆم لێنی ئەوانە ناحساب کە خەڵکێکە هەیە نازانێت یا ئەوەتانی بە تایبەتی لە ناو کۆڵان و شار ڕاستی دوژمنم ئەو شۆفێرێکە خێرا ئەڕوات دوایی زۆر جار ئەڵێم ئەگەر مناڵێک لە مناڵێک بدەیت هیچ ناکاتەوە بۆ دڵی ئەو دایک و باوکە ئارام ناکاتەوە تۆ تازە ئیشەکەت کرد پێشەوەی وا ڕوو بدات مەیەلە هەندێکی کوردیشی ئەڵێ دوور بڕۆ سەلامە دووەڕە ئەکی دوایە ئاگادار بەم دەرەچێت. باشە مامۆستام بەڕێستان کاندیدی ژمارە هەفتە لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسێکی ناسراون هەم لە نێو خەڵکی کەرکووک هەم بە دیاریکراوی لە نێو سیرکی پەروەردەدا لە نێو مامۆستایاندا. کارنامەی بەڕێستان چییە بۆ مامۆستایان وەک چۆن پێشووتر لە کۆمیتەی مامۆستایان خزمەتتان کردووە و سەرپەرشتیاری پەروەردەی خزمەتتان کردووە ئێستا ئەگەر بچنە پەرلەمان ئینشاءڵڵا کارنامەی بەڕێستان چییە بێت؟ ئینشاءڵڵا وەڵڵاهی بواری پەروەردە بەگشتی لە عێراق و لە کەرکووکیش کەم و کورتی زۆر تایە کەم و کورتیەکان ئێمە ئەوانەی کەوا من لە بەرنامەمایە بیخەماوەی کەوا تەسیر لەسەر حکوومەت بکەین جێبەجێیان کە یەکێک لە هەرە گرنگترینی ئەوەیەکەوە موچەی مامۆستایانی خوێندنی کوردیە لە شارەکەی خۆمان و لە دەرەوەی کەرکووکیش بە تایبەتی چونکە تۆ مامۆستا خۆ دەزانیت ئەبێت لە ڕووی دەرونیەوە تەواو ئارام بێت چونکە ئەو ئەڕواتە پۆڵەوە مناڵ فێرەکە مامەڵەکردن لەگەڵ مناڵێک لەکەڵ شتی زوندووە زۆر گرنگە ئینسان دایمەن لەسەر خۆی بێت و دایمەن با بڵێن هەموو شتەکانی خۆی تەواو بێت بۆی بتوانێت ئەوەی پێیەتی بە زیادەوە بیبەخشێت ئەگەر تۆ خۆت کەم و کورتیتە بۆ خۆ نەخواستە ئەوەی وا ئەڵێن لە موچەکەتە لە ڕووی دەرونیە تەواو نەبیت چۆن ببەخشیت بە بەرامبەرەکەت چۆن بێ ئەوە مناڵات ئەمەش
ئامانجی مامۆستا ئەوە نییە تەنها بچێتە پۆڵەوە و وەقت بکوژێت ینی با بڵێن ئیسپاد و جوودکە نە بەعکسەوە ئێمە پەیامێکمان پێ پرۆگرامێکمان پێ مناڵ فێری خوێندون و نووسینکەی لە پۆلە سەرەتاییەکاندا دوای ئەوە زۆرترین زانیاریان پێ بدەین دوای ئەوە ئەنجا بەرزترین پلە و نمرەیان بۆ بەدەستبێنین ئەمانە بە کەسێکەکرێ وزەی خۆی بەرز بێ وزەی پێ بێت و ژیانی خۆی تەواو ڕێک و پێک بێت مامۆستایانی خوێندنی کوردی لەو مەجالەیە نەقسیان زۆرە بەڕاستی موچەکانمان خۆ دەزانیوە بۆک موچەی مامۆستایانی هەرێمە لەوە ئەبێت هیچ نەکەین بیر لە چاکردنی ئەوە بکەینەوە دوای ئەوە بابەتەکانی کە دێت لە بواری قوتابخانەدا سەرما و گەرمای ناو پۆلەکانی قوتابخانە ینی زستان سۆبە نییە نەود نییە ساردی هەیە پۆلەکانی وەک پێویست نین لە هاوینە گەرمە هەموو ئەمانە دەیت ئەرکی حکوومەتە وەزارەتی پەروەردەیە بەڵام خەم ساردی لێ کردو ئەبێ پەرلەمانتار پێشەوەی وە وەزارەتی پەروەردە دەست بە ئیش بکە بانگی کا بڵێ بێ زەحمە تۆ پرۆژەت پلانت بۆ 4 ساڵی داهاتوو لەم حکوومەتە نوێیە چییە؟ ئەگەر پلانەکەی ڕێک و پێک بووم بە دووادا چونکە بۆ جێبەجێکردنی ئەگەر نەقسی هەبوو پێی بڵێ لێرە نەقسە لەوێ نەقسە لە کەرکووک بابەتێکەشمان هەیە بینای قوتابخانە کۆنە بەڕاستی کۆنن وە کەمن لە زۆربەی گەڕەکە کوردیەکان بینای قوتابخانە زۆر کەمار پۆلێک پێویستە 25 خوێندکاری تیاابێ لە کاتێکە شەستی تایە سێدەوامە شەستی تایە زۆرە لەو بابەتانە بابەتی کەشمان هەیە لەو بوارەدا میلاک کەمە میلاکمان کەمە و لەگەڵ ئەوەشە ڕاستی دەوێت خەڵکی شارەکەی ئێمە پێویستی بە دامەزراندنە ها گەنج هەیە لە تەمەنی دەرەچێ لە کۆلیژ و ئەو فترێ ڕێک پێویستە حکوومەت سوود لە وزەکەی ببینێت و هەروە ئەوش سەرچاوێکی داهاتیە بێ خزمەت بە وڵاتەکەی بکە دامەزراندنی ئەو گەنجانە ئەو دەرچوانە یەکێکەیە لەوانەی کەوا من زۆر مەبەستمە چونکە پێم وایە مرۆڤ لە سەرەتای گەنجیەکەیەتی کەوا لە دوای دەرچوونی لە 18 ساڵ بۆ دواوە دەرچوونی لە کۆلیژ و پەی ماگاکاندا ئیتر پێویستە دەستی لە کارێگیر بێت ئەگەر دەستی لە کارگیر نەبێت ئەو مرۆڤە ڕەنگە دووچاری هەڵە بێت ڕەنگە بڕوخێ ڕەنگە ئەو وزەی هەیە کە بدەبێ ئەمرێت ئەوە بابەتێکی زۆر گرنگە مامۆستا دواتر باسی مامۆستانی گرێبەست و وانەبێژیش دەکەین باش خانەنشینش نابێت لە بیرمان چێت باشە ئەمە دواتر لە درێژەی پرۆگرامەکە باسی ئەوەکەین لە سەرەتای پرۆگرامەکە باس لەوە کرد کە هەندێک جار لەگەڵ کوڕەکانت کە بۆ نەشۆفێریەکەی باسی ئەوم بۆ بکە بەڕێستان خێزاندارە چەند مناڵت هەیە؟ بەڵێ من خێزاندارم 5 مناڵم هەیە 3 کوڕم هەیە 2 کچم هەیە کچە گەورەکەم ئەوە مالیدی با بڵێن لە دایک بووینەوە توەشتە و ئستا سەرگیری کردو و لای لە ماڵی خۆیەتی نەبوومە باپیرە دکتۆرەیە دکتۆرەی سەیدلانیە کوڕەکەم ئەوە ئەویش تازە دەرچووە و لە دایک بوو 2000 کچێکم هەیە لە دایک بووی 2003 ئەویش ئەم ساڵ دەرچووە لە کۆلیش دانەیە کەشمان هەبوو ئەوە 2005 ئەم ساڵ 6 بڕی ئەویان باش بوو نمرەکەی بەدڵ خۆمان بوو کاڵێم بەدڵ خۆمان بووە من دەرچوونی پۆلی 6 بۆەوە نازانم هەموو وڵات نابێتە دکتۆر و سەد بێنێت هەمووشی نابێتە ئەندازیار هەمومان پێویستە ئەو پۆلیسەی کەوا لە سەر جادا ڕێنمایی هاتو چۆمانەکە پێویستێکی گرنگە بۆ ئەم وڵاتە ئەو کرێکاری بەخوا ئەم شارە خایەنەکاتەوە لە هەمومان ماندووترە پێویستە بەقەدەر هەمومان ڕێزی لێبرین چونکە ئەو نەبێت شارەکەشمان جوان نابێت ئەو بێجگەلەوەی ئەو باخەوانەی داری سەرجادەکەمان بۆ وابدا بەخوا گرنگێکی زۆر زۆر گرنگیە لەبەرەوە من بەوە نازانم بۆ یاڵم بە دڵخۆمانە نە بۆ ئاگاداری لەو نمرانە نییە کەوا خەڵک باسیە کاوانە نا بەڵام بە دڵخۆمانە و لەخوا خۆی بەدڵی ئەو نمرەی کە خۆی حەزی لێ بوو بێ ئەو نمرەی هێنا بیت هەرچەنێک بێەوە بچکۆلەیەک شمێ لە بیرمان نەچێت ئەوە لە سەرەتاییەوە بۆ ئەوان هەم ئەوانش بۆ ئێوە خێزانیشم هەر ئەوە پاڵپشتێکی گەورە بووە بۆ من لە سەرەتایی ئەو منویستم ئێستا باسی ئەوە بکەم تا چەند گرنگە خێزان پاڵپشتت بێ مامۆستا چێتەوە بە حکمی ئیشەکەتان بە حکمی داوامەکەتان لەوانەیە ئەوە نەپژێنە سەر ئەوەی کە بۆ منۆ کەسێکی ئاسایی لە گەڵ خێزانەکەت چی بۆ ناو بازاڕێک یان بچی بۆ لە گەشتێک ناڵێم نییە بەڵام بۆ ئەوەی نێوەکو کەسێکی ئاسایی بیکات باشە
تا چەند خێزانەکەت هاوکارتە خێزانەکەت پاڵشتا هەم لە ئەو بابەتی کە ئێستا باسم کرد هەم لە پەروەردەکردنی منداڵەکانیش هەرگلەی بکەم خۆم گرێت لەبەرەوە ڕێزمان زۆر سپاس گلەی بکەم خۆم گرێت لەبەر ئەوەی بە هیچ شێوەی درێغی نەکردووە بگرە من ئەرکم خستۆتە سەرشانیەوە لەبەرەوەی دەرچوون و ئیشوکاری حزبی و با بڵێن ئیشوکاری دەوام و لەو بابەتەیە ئەرکێکی زۆر کەوتۆتە لەگەڵ ئەوەشە مامۆستایە دیسان ئەو لە دەرەوەیە ماندووە خۆ دەزانین مامۆستایە دێتە ماڵەوەش جاژ ماشەڵڵە چاوی تیژە کۆنتترۆڵی هەمووی ئەکات چێ بجوولێتەوە لە مناڵ و لەوە و شتەکانی وردە دەستی خۆش بێت نمونەی زۆر بێت سەلامە دەبی سپاس مامۆستا با تۆزێک باسی مامۆستانی گرێبەست و مامۆستانی وانە پێشش بکەین بەڵام بەر لەوەی وەڵامی پرسیارەکەم لێت ئێستام قەڵە باڵقی هەیە بە حکومی چاکردنەوەی ڕێگاکەیە ئەمە دووسایدی ڕەحیماوە بۆ فلکی ئیخوانە کە لە ئێستادا ئەو پرۆژانی کە لە بەڵێنەکانی هەڵبژاردننی پێشووی پارێزگاکان بووە کە یەکەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک بەڵێندا بە خزمەتکردنی ناو شاری کەرکووک ئەمە ئێستا بەڵێنەکانە ئەنجامی بەڵێنەکانە کە ئێستا پرۆژەکان جێبەجێ دەکرێت مامۆستا با تۆزێک باسی مامۆستایانی خۆبەخش و مامۆستانی گرێبەستیش بکەین چی بۆ ئەوان ئەکرێت چیتان کردووە کۆمەڵێک مامۆستامان هەیە وانە بێژن کۆمەڵێک مامۆستامان هەیە چەند ساڵێکە دەوام ئەکەن و بەڵام بە خۆبەخشی دەوام ئەکەن باشە ئێوە چیتان بۆ ئەوان کردووە مامۆستایانی وانە بێژ بەڵێ مامۆستایانی وانە بێژەوە حاڵیان حاڵ میلاگە بێت ئەوانەی وەکو خۆمانە بن ئەوان هزار و ئەگەر غەڵەت نەبووم 33 کەس بوون لەسەر هەرێمی کوردستان وانە بێژ بوون ئیتر حاڵە نەبێتە حاڵی ئێمە وەکو مامۆستایانی میلاکی خوێندنی کوردی بەڵێ هەر کاتێک شتێک بۆ ئێمە بێت بۆ ئەوانش بە هەمان شێوە بێت هەموو ڕێنمای و با بڵێن یاساکان لەسەر ئەوان وەک ئێمە جێبەجێکرێت بە ئەوەی تایبەتیشە بە مامۆستایی با بڵێن خۆبەخش مامۆستا خۆبەخشەکان ئەمن ڕێک لە بەشێکی بەرنامەکەت بوتم کوڕ و کچە گەنجەکانمان کە لە کۆلیژ دەرەچن پێویستە کاریان بۆ بدۆزرێتەوە پێویستە ئەو هوزەیان هەیە سەرفیکەن ئەو زانیاری پێیانە خزمەت پێشکەشی بە مناڵانی شارەکەی بکەن لەو بوارەدا ژمارەیەکی بەرچاو مامۆستای خۆبەخش لە قوتابخانە خوێندنەکان دە خزمە دەکەن خۆ ئەگەر ئەوانیش نەبووایان بڕوا بکەن دێ خوێندنگا داخرات یعنی داخرێ ئەمە من چەند خوێندنگات پێڵێم قوتابخانەت پێڵێم لە گوندەکانی شوانە لە داقوقە لە دبسە لە قەرەهەنجیرە لە لەیلانە لەوانەی دەوریشەوە لە ناو شاریش ژمارەیەکی زۆر قوتابخانەی ئەگەر مامۆستای خۆبەخش نەبێت لەبەر کەمی میلاک داخرێت لەبەرەوە خزمەتێکی گەورە پێشکەشەکەن اینجا ئەوان دێن بە خۆبەخشانە بەبێ بەرامبەر خزمەت بە مناڵی شارەکەمانەکەن ئەومان بۆ تووبا دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن بەڵێنی خۆیەکی وە کەرکووک لە ئەولەویەتی کارەکانی یەکێتیە هەم لە پاراستنی سەقامگیریەکەی هەمیش لە خزمەتکردنەکەی ئەوە بۆیە خەڵکی کەرکووک ئەم ڕاستی ئەزانن و ئەوانش بە وەفاوە من دڵنیام وەڵامی با بڵێن ئەو خزمەتە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارێزگارە باشەکەی کەرکووک کار ڕێبواری ڕدەنەوە کە خزمەتی گەورە پێشکەشەکە پارێزگاری کەرکووکە کە بەردەوام بۆ نمونە ڕۆژانە پرۆژەی تازە بوون ئەمڕۆ بەر لە پرۆگرامەکەی ئێمە بەشی دووەمی چاکردنی ڕێگای کەرکووک بۆ چەمچەڵی لە قەرانجیر بوون جا بۆی قسەکەم لەبیر نەچێ خۆبەخشەکان ئاوات خان خۆبەخشەکان ئێمە هەوڵمان داوە هەمویان ناویان کراوەتە قورسەوە دانراون لە تەربیە لە ئیشراف ئەوانە بۆ ئەوەی کە حکوومەتی نوێی عێراق بە تایبەتی کە دامەزراندن بێتەوە با بڵێن بیر لە دامەزراندنی خۆبەخشەکان بکرێتەوە ئێمە وەکو کورد ناو زانیاری ئەو دەرچوانەمان پێ بێ و شەڕیان لەسەر بکەین ئەو شەڕەش وا لە پێشی ئێمەیە من بۆ خۆم ئەو شەڕەز بە مەبدەئی خۆم بە ئەرکی خۆم ئەزانم لەبەرەوەی زۆر زۆر دڵم لە لای ئەوەیە کەوا دەرچووەکان ئەبێ کاریان دەستکەوێت ئەبێت سوود لە زانیاریەکانە وەربگرێت مامۆستا لەم بەشی پرۆگرام لێرە کۆتایی بە قسەکانمان دەهێنین دواتر لەگەڵ خەڵکی و لە نێو بازاڕی ڕەحیماوەش گفتوگۆکانمان بەردەوام بێت.
هاتینە بازاڕی ڕەحیماوەکەی دیکە لە بازاڕێکی خۆشە. بەڵێ بە بەردەوامی خەڵکی زۆری هەیە. ئەویش مامۆستا لوقمانی بۆن فرۆشە بۆن فرۆشی سڵاوت لێبێت مامۆستا گیان چۆنی وەرزت چۆنە مۆری چۆنە باشی وەرزت چۆنە حاڵ چۆنە هاوڕێت بۆن فرۆش بێ و خۆشە دۆستی بە وەفا وەک بۆن فرۆشە تەواو ئەگەر لەشمان نەکڕێت بۆن مەفرۆش چۆنی مامۆستا گیان سپاس پێ چۆنی دەوێت چۆن مامۆستا سپاس لەگەڵ هەڵبژار ببین واللهی داشین زۆر باشی ئینشاءالله سەر پێکەوەی ورەمان مامۆستا بێ ینی بێ بڵێ مەدە کادیرێکی تۆزێ ممنونم زۆر پێشکەوتو بوو کەسێکی مستەقا بوو ینی دیار و دیارن زۆر سپاس چاوەکەم پشتیوان بەخوا پشتیوان بە ئینشاءالله ئینشاءالله وەڵای کرد نازانن شارەکەی بەوەی هەمومان پێکەوە دەست دەناو دەست تاکید وایە خزمەتی بکەین ئەوەش بە یەک دەست ناکرێت بە خەڵکی پێرکوچیش سیاسەتەکەی یەکێتی و سیاسەتەکەی ڕابردووی یەکێتی و ئەم بارودۆخی ئێستاشی لە پێش چاوە بۆ ئەوەی ئەمە بەرەو پێش بەرین و داهێنانی زیاتر ڕووبدا پێویستمان بە جۆش و فرۆشی خەڵکە جەنابتانە خەڵکیش قسووریان نەبوو خەڵک زۆر دڵسۆزە بە تایبەتی خەڵکی خۆمان لەم شارێ هیواداری کاندیدەکانیش دڵسۆزن مادام ئەویان واجبە کاندید هەر واجبی خۆی هەیە هەر کەسی واجبی خۆی بە تەواوەتی پێشکەش کردەوە خۆی ڕوسپیەکە لای خی گەورە وەلای خەڵکی ئەگە بە پێچوانەکەیشی بێ ئەڵایەوە پێچوانەکەی دەرەکە خۆی مهمەی لە پێشوەی کاندیدا بێ خزمەتکردنی خەڵک بێ ئەنی بۆ نەبێت تەنها بچێتە بەڵێ ئێوەکو کەسکارانی نێو بازاڕی ڕەحیماوەکو هەمووکو مامۆستایەک و هەمووکو هونەرمەندێکی شانۆکارێک مامۆستا داواکاریتان چی ئێوە چیتان پێویستە بۆتان بکرێت وەڵی وەکو پێویستی تایبەتی پێویستی هینیشێ وەڵام من وەکو ئام ساکەم لە بازاڕی ڕەحیماوە ڕاستەکەی تۆزێ بێسەروبەری تایە لە ئاتو چۆ قەڵەواڵغی و ئەو شتانە تۆزە پێویستی بە ڕێخستن هەیە تر زیاتر هەرەوەیە ینی خەڵک زیاتر خزمەت گوزاریەوێ ئارەوە سەلام چاوت ماشەکەم گەلێ مەمنونم پشتیوان بە جەنابتان وەسان گەنجە چۆنی باشی گوڵەکەم هەڵبژاردن نزیکە ماشە ئێوە چیتانێ و کاسبکارانی گەڕەکی ڕەحیماوە دوای سەرکەوتن بۆ مامۆستاچەت و لیستی سەوز ژمارە 222 خوازیین یوان ئەگەر دەرچوون خزمەتم خەڵکە بکەن و کاری باش خزمەت گوزاریە و خزمەتکردن واجبە سەرکەوتو انشاءالله شەڵاو لە ئاست ئەو ئەرکەبێ انشاءالله هیوادارم ڕۆژی دەنگدانەوان بە گڵوتین یەکەوت چینە سەر سوکانی دەنگدان دەنگ دەین بە لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان لیستی خۆمانە و حزبی خۆمانە کەرکووک وەکمان جەلالوتی مڵکی یەکێتیە و مڵکی کووردە دوای سەرکەوتن بۆ ملایەک دەست خۆش خزمەتان سەر تەمەند درێژ سپاس چاوەکەم دەستا منش لە خزمەتتانم ئینشەڵا دڵنیا بن لەوەی مامۆستاچەتۆ چۆن لەناو ئەم بازاڕە بوو بەخوات منتانە بینی ئاوا خۆشم قۆز ناکرد ئەوە ئێستا بەرنامەیە هەر واشە بم لەنا ئەو خەڵکە ئەو شە متاحم کەوا لەنا ئەو خەڵکە خاکی و ئاسایی خۆمە شەڵا قەت ئەوە نابێت حاجزێک بکەوێتە بینی من و خەڵکەوە بەهۆی بەرپرسیارەتیەوە بەهۆی ئەوە من چەند ساڵە لە کۆمیتەی مامۆستایان بەرپرسی کۆمیتە بوومە نەبڕوان بۆ ڕۆژێک لە ڕۆژان پاسەوان بە دیارمەوە بێت بە هیچ شێوەیەک نەبڕوان بۆ کات و شوێن دیاریکەم بڵێم بۆ فڵان وەرە بۆ ئەوێ لەوێ بتبینم ئەوە نەخێر لە چۆین بوو ئەوها ڕۆیشتمە هەرواشەکەش خزمەت وەکوتم ئەرکە هەر کەسێک بەرپرسیارەتی هەڵبژارد کە من خۆم داوام کردووە بمەندان پەرلەمان خۆم داوام کردووە بمە نوێنەری خەڵک بەرپرسیارەتیە واللهی ئەوەی لە بەرپرسیارەتی خۆی ڕابکات خوش لێ خۆش نابێت ئەوە یەک دوای هەر کەسێکی بەرپرسیارەتی خۆی فرۆشتەوە بە خەڵک من هەموو جا ئەو هاڵەکەم فیەکی سووریە دەمە سەرڵم بە کەڵ نافرۆشێتەوە بەرپرسیارەتی سلام قوربان باش سلام علیکم سلام علیکم بەخێر بێن سەرچاو چۆنن سپاس یەکێک لە چاوچێ دیارەکانی ڕەحیماوە بەڵێ سەرچاو بەڵێ بەخێر بێن سەرچاو لە 96ەوە چای بەڵێ نزیکی دەنگدانە بینەوە پەیامی خۆتان و کاسبکارانی گەڕەکی ڕەحیماوە و بازاڕی ڕەحیماوە لە نزیکبوونەوەی هەڵبژاردنە پەیامی شتان هەیە بۆ دەنگدەران
وڵی من داواکارم لە خەڵکی ڕەحیماوە خاصن خەڵکی کەرکووک بەعام هیوادارم دەنگ بدەم بە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەساسەوەی دەنگ بدی بەم کابرانی کەوا بیان ناسین وەک مامۆستا چەچۆ کە ژمارەی هەفتەیە بەڵێ لە دوو ئەی ناسین لە نێزگەوە کابرایەک کەسایەتیەکی چاپ و بەڕێزن ئەی ناسین کە لە بنەماڵەیەکی کورتپەروەرن هیوادارم خەڵک دەنگی پێ بدا بەڵێ من خۆم ئەی ناسم وەک شەخسی خۆم ئیشی کردووە بۆ پەروەردەی کەرکووک بەشی کوردی هیوای سەرکەوتنی بۆ خوازم داوا لە خەڵکی ڕەحیماوە کردن بدەم بە ڕەحیماوەیەکان پێویستمانە بە خەڵکی ڕەحیماوە لەگەرەمی سەماگەمە ئەم کابرایە بەزە کابرای کەش کورد بێ لە شۆرجارەکەم پێی بەڵام ئەم لەکەوەک ڕەحیماوە من نێزیکترمەکەم باشای خوێن زۆر سپاسی کەناڵەکەتانەکەین بەخێر بێن بۆ گەڕێکی ڕەحیماوە بەڕێزی کاکسەتۆشەکەین بەخێر بێ سەرچاو من ئەو کەسە بووم کەوتم کورسیمانەیە قەنەفەمانەیە بەڵێ بێگومان ئەم جارێ نەخوای گەورە شەریکیە نێچێتی نیشتمانی کوردستانی لەم شارە جێگرەوە هەیە نەکتان تاقم قەنەفە ئەم جارێن چوار تاقم قەنەفە شێن لەم شارە ئەوان ئەلێن لەگە سینە مەنافەساکەین ئێمە لەگە تووشە زاپانیش مەنافەسەکە نەریشێتیەکەم بێت چکە ئەم شارە شاری شەیدانە شاری مامزەلالە شارێکێتی نیشتمانی کوردستانە هەرێکێتی نیشتمانی کوردستان بوو ئەوە دەفەر بوو پارێزگای کەرگوچی کردووە لەم شارە من هیچ شتێکم نییە بلێم دوکانێشتم مۆڵێکمە بێ شتێکمە بەزەوتە بە چاو دیارە بە 50 ساڵ جوان نەکراوە بە 50 ساڵوان نەکراوە ئیرادەمان هەیە هەتا مردیژە هەر لوتکەشە بێ ئێمە لوتکەین لە بەغا 222 پشتیوانەی بەخوا هەر سەرەکەوین و ئینشاڵڵا دەبڵ قەنەفە شێری زۆر سپاس بەخێر بخێر بێناو مامۆستاتان چەند دڵخۆشی کە ئەوها لە نێو بازار جۆرە داواکاریەکانی خەڵکێکدیا بەباشی وەسفی کارەکانی بەڕێز دەکەن لە پێشووترا کە چەند کارت ویان کردووە وەڵڵا سوپاسیانەکەم ئەوەی کردومە ئەوە نییە ئینسان با بڵێن منەتبار بن بەوە بەعکسەوە ئێمە خەڵکەکەی خۆمان خەڵکی کەرگووکەدا بڵێ خەڵکێکی پێویستی بەشتی زۆرتر زۆرتر هەیە ئەوە لە گەورەی خۆیانە ئەوڵێ هاوکاری کردوین ئەوڵێ وای بۆ کردین بەدەنگمانەوە هاتین من تەنها ئەرکی خۆم جێبەجێ کردووە بڕوات هەبێت ئیستاشێکەوە ئەڵێمەوە تەنها ئەرکی خۆم جێبەجێ کردووە هیچی زیادم نەکردووە بۆ خەڵک بەڵام بەداخەوە خەڵک ئەوەنە لە دەرگای ڕێزمەیە بۆ هەندێک بەرپرس لە ڕابردوو لە دەرگای خەڵکی داوە لە دەرگای دام و دەستگای دەوڵەتی داوە ئەرکەکەی خۆیەتی جێبەجێ نەکردووە ئێستا هەر بچووترین ئیشی بۆ ئەکرێت لای گەورەیە بەڕاستی من قەنەعەتم وایە ئەبی ئەوە بشکێندرێت تەواو یعنی ئەوەی لە حکوومەتە دام و دەستگای دەوڵەت و بەرپرسەکە لە دەوڵەت و لە حکوومەت ئەو واجبی خۆی جێبەجێەکە من کەسێکم مامۆستا مەموو جارکە ئەچمە پۆلەکەی خۆمەوە وانەوتنەوە واجبمە هەرکمە ئەڕۆمە ژوورەوە ئەگە واجبەکەم ڕێک و پێک بە جێبەجێ بکەم وەڵی ڕوسپیە بم بەرامبەر خوای خۆم و واجبەکەی خۆم بەرامبەر خەڵکی ڕوسپ ئەگە نەیکەم یعنی گوناهم مەگات ئەرکە ئەوە ئەرکەس شتێ زیادەم نەکردووە ئەوە خەڵکەش کەس سوپاس گوزارن هیچی زیادەمان بۆیان نەکردو ئێستا من نەزانم لەوانەیە تووشیەوە نەبوو بێتین خەڵک باز بکە بڵێن کەم کورتیمان بەڵام من نەزانم کەم کورتی هەیە بۆ ئەم خەڵکی لەم بازاڕەیە هەموو کاری هەیە نەخێر خەڵکی بێکاری زۆرتیانە پڕی گەنجەدانە مەزراوە وەکەوەی دوکانداریشە سەیرەکار من لەم بازاڕە ئەزانم کە بەهۆی بێموچەییەوە بێموچەیی مامۆستایانی هەرێم و پێشمەرگە و ئاسایش و ئەو خەڵکێکە لە منطقە کوردیەکانە زۆربەی موچەی لەسەر هەرێمە ئەم دوکاندارانش بازاڕێمە پێویست نییە وەک پێویست نییە لەبەر ئەوە ئەگە حەقیقەتانە بزانین ڕەنگە خەڵک بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵک چاوی ئەبینێ ئەڵێ بەهۆی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم ئارامێ بەرقەرارە و یەکێتی لە با بڵێن لە هەڵبژاردننی پارێزگاکە ئەنجومەنی پارێزگا بەڵێنیدا بەڵێنەکەی خۆی بەسەرە بە بۆیە هەموو اعتمادێکیان لەسەر یەکێتی دەبێت لەسەر لەو ئاستە بێت سەحەتتان چۆنە باشن یان چۆنە چۆنە ئەمانە گەنجە تێکۆشەرەکانی پێویست ناکە بگەڕێیان شتێکە خەڵک خۆی ناسێ ئیشی بۆ چەند کردووە ئیشی بۆ چەند تەلەبە کردووە پێویست ناکە بگەڕێ لە ناو بازاڕ خەڵکەی ناسێ لە خزمەتتان
مامۆستا لە نێو سیارەکەیە باسی خێزانمان کرد باسی مناڵەکانتمان کرد تا چۆن لەگەڵ خێزانەکەت سەردانی نێو بازاڕەکەن ڕاستی کێشە باش بەڵام ماوەیەکە ئەستەکەم من تەقسیرم هەیە بۆ بەوەی سەرقاڵی جاران پێکەوە نەبووایە دەرناچوون تەنانەت بۆ جلکڕینی من و هەمووی بڕۆشتین ئەوە ڕێی ئەویتیا بۆ ڕۆشن بۆ بازار و یان ئێوارانەوە بێن بۆ ساردەمەنی ماوە ئەو بەردەوامە لە فترەیە باڕاز بڕۆنە ئەوە تەقسیرە لەم ماوەیە بۆی سەرقاڵیەوە ئەمە لەبەرەوەی با بڵێن هەردووکمان مامۆستا بووین بە زۆری ئەو شتانەمانە خستە ڕۆژ شەوی پێنجشەمە و جومعە ئەوانە بەڵێ ئێستا و شەوانەمان نەماوە خۆ دەزانی کاندی دەدەن ڕاست لەبەر ئەوە لەوەیانە با من ڕاستگۆ بم نامەوێت بە هیچ شێوە بم لەم ماوەیە نەماوە ئەوەیانە لە شتان ساغ بە سەرکەوتوو مامۆستا خۆت چاخۆرێکی باشی یان لەگەڵ زیاتر لەگەڵ ساردەمەنیە بە نێوان چاخۆر لەگەڵ ساردەمەنی کورد و کەرکووکە حیاتەکە هەر چاکە خواڵ وایە چایەکە ئیتر بە بەیانیەوە تا ئێوارە لە هەر شوێنە چایدانن ناڵێن ڕاستیەکەی چاهێ بەڵام بۆ ئەوانە ناتۆ ئەوە نیم زۆر ئەی خۆمەوە بەڵام ئەو دۆستایەتیە زۆرە نزیکەم ساردەمە شتی سارد بە شێوکی گشتی حەزم لێ لە هاوینە هاوینە باشترە تۆزێک باشترە نەکرد بەس لە هاوینش حەزم بە ئاوی سارد گشتی زۆر سارد ئێمە نەبووە زۆر سپاسان دەکەم ئێوە پشتیوانیتان بەردەوام بووە لە پێشتر ئیشی خۆتان کردووە بەخوا دڵسۆزی خۆتان نوانگەوە ئەنجا لەسەر ئێمە خزمەتتان کەین بۆ واجبە ئەوەی واجبە لەسەر شارمان جێبەجێکەین بەعکسەوە من چاوەڕێم خەڵک بە ئێمەمانان بڵێ ئاوا بکەن ئەوها بڕن ئەوها ڕەبی لەشتا تەقسیریتان ئەم ماوەی جارێکە محافزەکەما کووردا بەڕاستی هەمومان ئاسوودەین هەموو ڕۆژێ جەژنە بۆ ئێوە ڕۆژەش دەکەین بە جەژن ئینشەڵا کە بۆ دەنگدانەکە ئەس و ئاسمانی فەرقە محافزێکی عەرەب بوو دێژگە لە جیاوازیەکەی ئیشێک لەسەر سڕینەوەی ئێمە خزمەت گوزاریشی ناکرد ئیستاش ببینە کورد لە شارەکە بەرەو چۆ ئەوەش ئەوەی ئەو بەڵێنەیەکەوا بە خەڵک درابوو بۆ ئەوەی کەوا ئەم بابەتە بەردەوام بێت خەڵکەکەش بە ئیرادەکەی خۆی بەردەوام بێت لەسەر میشە ئەم جارە پێویستمانەیە ئەم جار لە جاری پێشوو باشتر سەرکەوتنەکە تۆمات ئینشەڵا زیاترە بێ و ئێمە دڵنیاین یعنی ئێوە سەرەکەون لەبەرەوەی لێرە باوەڕ ناکەم ئەوەی کە تۆزێک ویژدانی هەبێ خۆی بە کورد بزانێ یعنی ئەم شتە نەبینێ من بۆ خۆم وەڵڵا هەموو هەر دەبێت دەنگ بدەین ئێمە وەکو قەومیان سەرمانە واجبە وەک نوێژ فەرزە لەسەرمان چۆن نوێژ فەرزە ئەوەش فەرزە لەسەرمان دەنگ بدەین خاصن ئێوەی عەزیزی کە خۆتان هەڵبژاردووە یەک لە یەک بەڕێزتر و خۆشەویستترن ئێوەش عەزیەتان کێشا باشی ئەحواڵت ئێوەکو شۆفێرانی تەکسی لەم بازاڕە داواکاریتان چی هەڵبژاردن نزیکە چیتان بۆ بکرێت چیتان پێویستە سایق تەکسیەوە نییە باش ئێوە چیتان پێویستە وڵای ئێمە هیچمان پێویستە لەخوا بازارەکە ئێمە ئێمە کێشەمان نییە ینی بەس ئەمە کێشەمانێ ئێمە سایق تەکسی لەگە مواصلات و ئەوانە کێشەمانێک کۆمە لە ساری خصوصیە تەکسی شەکات ڕسکی سایق تەکسەکان نەبرە مواصلات مانگانە پارە لێمە وەرەگرێ و کەچی ئەوانش ئەریشان لەسەر ئێمە شکان داواکاریتان چییە؟ داواکاریمان وڵی لەخوا بەزیاد وەزەکە باشیت پێویستێکمان نیە الحەمدلله ینی باشە هەموو شتەکان تەوفیرە بۆ ئێمە بنزینمان باشە غازمان باشە کێشەمان داوام لە هەمی کوردی بە شەرەفی کەرکووکە هەمویان بچێن دەنگی خۆیان بدەن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمی بە یەک دەنگ بەبێ فەرق و بەی جیاوازیەک چەندێ دەنگمان بێت لەم شارە بۆ خۆمان مەستەحەتمانە هیوادارم هەڵ خەلکێکی کورد نەخۆشە بە عارەبانە ڕوا بەدەستە ڕوا بڕا دەنگی خۆی بدە هیچ فەرق نەکەمە پارتیە یەکێتی ئەلمهیم دەنگ خۆت بدە پارتی دێشێتیت هەرچێکی دەنگ بدە و کوردایەتی خۆت بسەلمێنە لەم شارە دەست خۆش بێ زۆر سپاس کەمڕۆ لەگەڵ مامۆی مامۆستا زۆر سپاس بۆ ماندووبوونی ئێوە بۆ ئەو بەڕێزانە کامیرەمانەکان من بەندە زۆر سپاسی خەڵکی کەرکووگەکەم هەر لە پێشەکیدا قەرزارم پێیان و ئێمە قەرزارین پێیان داوایان لە یەکەم چۆن لە ڕابردوو پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە لە 11 بە جۆش و خۆشەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە لوتکە بێڵنەوە و بەندەش مامۆستا چەتۆ کاندیدی ژمارە 7 بەڵێنی ئەوەیان پێدەم خزمەتیان بکەم بەڵێنی ئەوە ئەدەم دەست نەبم بۆ کارە پێزەونەکانی کە خەڵک ڕقیلێتی گەندەڵیە درۆکردنە
تەرەفگیری و ناددادپەروەریە چۆن لە ڕابردوو ناسراوم بەردەوام بم لە بەرگری لە حەق و لە ڕاستی و لە خزمەتکردنی خەڵک. دەستخۆش زۆر سپاس بژین. بەڵێ پرۆگرامی ئەم جارەی کاندید و خەڵکیشم پێشکەش کردم سپاس بۆی کە تاکو ئێستا بینەر بوون تا پرۆگرامێکی تر و کاندیدێکی تر هەر شاد.